نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پێغەمبەران لە گەورە و بچووکی گوناه مەعسوومن. بە بۆچوونی زۆرینەی زانایان پێغەمبەران لە گەورە و بچووکی گوناه پارێزراون. بچووکترین گوناه چییە؟ ئەنجامیان نەداوە. سەبارەت بەو زەل لەو هەڵانش کە دەدرێنە پاڵ هەندێک لە پێغەمبەران سەرەتا پێویستە ئەوە بزانین کە ئەوانە گوناه نین. خاڵێکی تریژەوەیە کە ئەم زەلانە بەر لە پێغەمبەرایەتیان ڕوویان داوە. لە هەردوو حاڵەتەکەیشدا پێغەمبەر وەک پێغەمبەر هەر مەعسوومە. ئەمە جگەلەوەی کە ئەو بە هەڵەداچوونانەی کە ئێمە بە زەلە ناویان دەبین شتانێکن پەیوەندیان بە حاڵ و مەقامەکانیانەوە هەیە. واتە ئەم زەلانە بۆ خەڵکی ئاسایی بە گوناه داناندرێن، بەڵکو بۆ ئەو مقەڕەبیانە بە هەڵەدادەندرێن کە لە هەموو کەس زیاتر لە خوداوە نزیکن. بۆیە لەو باوەڕەدام هەڵە بێدەم دەستەواژەی زەلەیە کە بە تەواوی مانا پەیوەندی بە حاڵ و مەقامی تایبەتی پێغەمبەرانەوە هەیە، وەک بابەتێکی ئاسایی هەڵبسەنگێنین. ئاخر چۆن دەکرێت پێغەمبەران مەعسووم نەبن و گوناه ئەنجام بدەن؟ لە کاتێکدا تەنانەت ئێمە خۆشمان لە چوارچەوەی پێوەرە مرۆییەکانماندا کاتێک فەرمانبەرێک بۆ جێیەکی بێنرخی دنیایی دیاری دەکەین سەرەتا هەڵدەستین بە ئەنجامدانی بە دوواداچوون و لێکۆڵینەوە بۆ دڵنیابوون لەو کەسە. باشە ئەی ئەگەر ئەو ئەرکەی دەستپێردێتە ئەو کەسە ئەرکێکی گرنگی وەک پێغەمبەرایەتی بێت، بێگومان دەبێت لەمەدا لێکۆڵینەوەی دڵنیایی هەتا 7 پشت بڕوات. جا ئەگەر لە هەڵبژاردنی کەسی شیاودا ئەو کاروبارانەی کە تەنانەت زۆر سادە و ئاساین و بە تەواوەتی ڕوویان لە دنیاە هێندە هەستیاری بنوێنرێت دەی بۆ سەرکردایەتی و فەرمانبەر و ئەرچێک کە مەزنترین ئەرکە و هەم دنیا و هەم ئاخیرەتیشی لەخۆ گرتووە دەبێت چه هەستیاریەک بنوێنرێت کە هاوشانی مەزنی ئەو ئەرکە بێت. دەی ئایا شیاوی و لێهاتووی ئەو کەسە بە هەند وەرناگیرێت کە ئەو ئەرکەی پێدەستپێردرێت؟ ئاخۆ تۆ بیر بکەرەوە، تەنانەت ئەو فریشتەیەش کە وحی بۆ پێغەمبەران دەهێنێت لە نێو فریشتەکاندا بە ئەمنیەتەکەی ناسراوە و هەر لەبەر ئەم تایبەتمەندیەشێتی کە ئاوەها ئەرکێکی خراوەتە سەرشان. ئەوە تا قورئانی پیرۆز دەربارەی جوبرائیل عەلەیهی السەلام دەفەرموێت: مطاع ثم ئەمین. لەوێ گوێڕایاڵی دەکرێت و ئەمینیشە. ئەم لە بەرامبەر خودا زۆر گوێڕایاڵە و هەم بۆ هەڵگرتنی وحیش ئەمیندارترین کەسە. جا ئایا ڕێی تێدەچێ ئەم وەسفانە لەو فریشتەیەدا بە مەرج وەربژیرێت کە هۆکاری گواستنەوەی وحیە و لەو پێغەمبەرەدا بە مەرج وەرنەگیرێ کە نوێنەرایەتی وحی دەکات؟ بەڵێ، هەرگیز خوای گەورە ئەرکێکی وەها قودسی و هێندەی ئەوەش خاوێن ناسپێرێ بە کەسانێک ساختەکار و دز و سەرخۆش و دوژمنی ناموس و ئابڕوو بێت. دەیتر چۆن دەبێ سیفەتگەلێکی پەست و نەوی لەم چەشنە کە تەنانەت کەسانی ئاساییش بێزی لێ دەکەنەوە لە پێغەمبەرێکدا بوونیان هەبێ؟ ئەی چۆن دەکرێت ئەو بوختانچی و درۆ هەڵبەستانەی نەنگی و کەم و کوڕی دەدەنە پاڵ پێغەمبەران پێیان بوترێ مرۆڤ و خاوەن ژیری؟ بەڵێ، مرۆڤی چڵکن هەرگیز نابێتە نوێنەری پاکیزەیی و بێگەردی، هەرگیز بەو جۆرە مرۆڤانەش ناوترێ پێغەمبەر. بە دڵنیاییەوە بەو کەسەش ناوترێ مرۆڤ کەوا خەوش و لەکەی لەو جۆرە دەداتە پاڵ پێغەمبەران. بەڵێ، ژیری داخوازی مەعسوومیەتی پێغەمبەرانە. دووبارە ژیری داخوازی ئەوەیە کە عیسمەت و بێگوناهی ئەو پەڕی ئامانج و مەبەستی باڵای ئەو مرۆڤە قودسیانەش بێت کەوا هەڵگرتنی بانگەوازی پێغەمبەرانیان بۆ خۆیان کردووەتە دروشم. ژیریش بە جۆرە گەمە دەخوازێت کە دەبێت چوونە ناو گوناهیان بەلاوە ترسناکتر و بە سوێتر بێ وەک لە چوونە ناو دۆزەخ. عیسمەت زۆر گرنگە. لە ڕاستیدا دەڵێی پێغەمبەرانی مەزنیش هەموو ژیانیان هەر لە نمایشکردن و خستنە پێشچاوی عیسمەتەکەیاندا بەسەر بردووە. خۆ ئەگەر هەڵاوێری ئەو چەند وتەیەی کتێب بە شێوێنراوەکان بکەین کە من بە وەڕێنە ناویان دەبەم، ئەوە کەسێکت بەرچاو ناکەوێ گوناه بداتە پاڵ پێغەمبەران. قورئانی پڕ بەخشش بە شێوەیەکی شایان بە شانوشکۆیان لێیان دواوە و هەمیشە وەک نمونەی پاچی خستوونیەتە ڕوو. لە ئاسماندا جوبرائیل و ئەزرائیل و میکائیل و ئیسرافیل چی بن، لە زەویشدا پێغەمبەران ئەوەن. بەڵام ئێمە تەنها ئەوەندە لەبارەی ئەم بەژن و باڵایانەوە دەزانین کە قورئانی پیرۆز بۆمانی جێراوەتەوە و بە ناویش تەنها ئەوانەیان دەناسین. ئیبراهیم حەقی ئەو ناوانەی هۆنیوەتەوە و لە چەندێڕێکدا دەڵێ: وتویانە گرۆهی واجبە زانینی نامی پێیانبەران. خوا لە قورئاندا هێناویە ناوی 28یان، یەکێ ئادەم، یەکێ ئیدریس، نوح و هود هەروە ساڵح، یەک ئیبراهیم، یەک ئیسحاق، هاودەم لەگەڵ ئیسماعیل ذەبیحوڵڵا،
یعقوب و یوسف و شوعیب، لود لەگەڵ یەحیا، زەکەریا و هاڕون، پاشان موسا کەلیم الله، داودیش و سولەیمانیش، ئێلیاس و ئەیوبیش هەروە، یەک ئەلیەساع، یەکێتر عیسا کە ئەمەیان ڕوح الله. ناوی یەکیان ذالکفل، ئەوی تریشیان یونس پێغەمبەر، خاتەمی گشتیش حەبیبی حەق محەممەد ڕەسوول الله. عوزەیر و لوقمان و دوڵقەرنەین یەک ڕانیە لەسەر ئەمسیان، وتراوە پێغەمبەرن، وتراویشە بەشێکن لە ئەولیا الله. هەموو ئەم پێغەمبەرانە وەک پەڕەیەکی سپیوان کە هیچ شتێکی لەسەر نەنووسراوە، هەرچێکیان لەسەر نووسرا بێ ئەوە پەروەردیگاری باڵادەست خۆی بەدەستی قودرەت و قەڵەمی قەدەری خۆی و بە ئامانجی ئەوەی ببنە ڕێبەری خەڵکی نووسیویەتی. پاشانیش پێشکەشی ڕوانین و بێزانین و سوودمەندی مرۆڤەکانی کردوون. وەک لەسەریشەوە وتمان ئەگەر چی هەندێک لە زانایان ڕایان وایە کە دەشێ پێغەمبەران پێش پێغەمبەرایەتیان تووشی زەللە بوو بێتن، بەڵام ئەم بۆچوونە لە بازنەیەکی بەرتەسکدا ماوەتەوە و ڕای کەمینەیە، هەر بۆیە مەرجوحە. ئەمە شوا دەکا ببێتە ڕایەکی مەرجوح. زۆرینەی زۆری زانایان لەسەر ئەوە کۆکن کە پێغەمبەران تەنانەت لە منداڵیشیاندا پارێزراو بوو. چەندین دەقیشمان هەیە کە پاڵپشتی ئەم بۆچوونە دەکات.